تورکیا هاتە خاشی کوردستان و زۆر پێم ناخۆشە هاتە خاشی کوردستان خۆی خوێنمژی ملەتی کووردە گوێ لێیە نەک بێت و ئەوەیە کە داگیرکەری ملەتی کورد و کوردستانە دەیوێت دەست بە سەخاک و وەتەنی هەموو کوردستانەکەی دابگری ئێستا زۆر بەداخەوە زۆر پێی بەرزم ئەو خەم ئەگەر شەهید بووە لە پێناو خاک و وەتەنیدا لە پێناو هەفتانەی لەوێ شەهید بووە هەر زۆرم پێ باش نییە ئەو حاڵە بوتە بەجاش خۆی فرۆشتووە ملەتی فرۆشتووە خاشی کوردستانیش فرۆشتووە ئەم دەستخۆشی وای لێ ناکەم ئەوە حاڵ نییە دەیکەم زەمانی حکومەتی بەعسیش بوو بەجاش ئێمەی گەلی کورد نابێ کەوینە ناو پیلانەکانی دژمنەوە بەسە ئیتر ڕۆڵەکانی گەلی کورد بەدەستی داگیرکەران و بەدەستی سیخڕانی تورک و ئیطلاعات شەهید بن ئیسە ڕۆژی ئەوەیە هەموو گەلی کوردی یەک بگرن کاتی براکوژی نییە کاتی یەکگرتنە کاتی برایەتیە کاتی ئەوەیە کە ئێمە خەباتی شەهیدەکانمان بە لوتکە گەیەنین ئامانجی شەهیدەکانمان بەدیبێنین نە ئەوە کورد لە ناویەکە بە یەکۆ شەڕکەین و دووبارە شەڕی براکوژی ساڵی 93 و 94 دەست پێکەینەوە کاتی یەکگرتنە کە ئامانجی شەهیدەکانمان بەدیبێنین ئەبێ هەموو خانەوادەی شەهیدەکان خانەوادەی گریلاکانی پێشمەرگەکان هیچ تێکۆشەرەکان کە خەریکی خەبات و تێکۆشانن بۆ ئازادی چوار بەشی کوردستان یەک بگرن کە ئەم شەڕە دروست نەوێ گەلی کورد زەرمەند نەبێ لەم نێوانەدا و دڵی دژمنەکانیشمان خۆش نەکەین. پارتی دیموکراتی کوردستانیش کاتێ ئەم بڕیارانە ئەدا ئەمە نە بەرژەوەندی کوردی تایە نە بەرژەوەندی حیزبەکەی ئەوی تایە نە بەرژەوەندی خودی بنەماڵەکەشیانی تایە ئەوە تەنها بۆ ئەوەیە خۆی وابەستەی دوژمنێکی وەکو ئەردۆغانە لە ڕێگای مەسەلەی عەقدی 50 ساڵەی نەوتەوە و چەندین شتی لەو بابەتە کە لە بەینیانە هەیە تەبعاً ئەو بە فیتی دوژمن ئەماکە چونکە لە کەسێکەوە لە ڕۆژنامەنووسێکی وەک بەڕێستەوە لە کرێکارێکەوە لە فەلاحێکەوە سوزانم لە هاوڵاتیەکەوە کەس ئەوەی پێخۆش نییە چونکە هەنەک من کە باوکی شەهیدێکم و تۆزە لە ناو حرەکەتا خۆم بەوا ئێزانم تەنانەت خەڵکێکی سادەیتر دووکان نارێ بێ هەر شتێ بێ هەر هەمووی ئیدانەی ئەوە ئەکات و شەڕی ناوخۆ ڕەت ئەکاتەوە تەنانەت ماڵباتی شەهیدانی یەکێتی حتا هەندێک کەس لە بنەماڵەی پارتیش کە شەهیدیان هەیە هەر هەمووی لەم مەسەلەیە معارض و بێتاقەتن هەر هەمووی داوای یەکبوونی نەتەوەیەکە ئەڵێتە بەسە شەڕی ناوخۆ بەسە براکوژی بەسە ناوچەگەرێتی بەسە بنەماڵەی و ئەم حیزب و ئەو حیزب و ئێمە پێمان باش نییە وەکو دایک شەهید وەکو خوشک شەهید وەکو ئایلەی شەهید من لە هەرسێکی بەشدارم زام هەمووی هاوە قرمەوە ئاگەم لە ئازارەکان خاوەن شەهیدە لە هەر وڵاتی شەهیدێ بێ من دڵم وەک دایکێ ژانەکە ڕائچەڵەکێم قەت شەڕمان پێ باش نییە داواکەین لەوانەی شەڕمان پێ ئەفرۆشن داواکەین لە سەرۆکی کوردستان لە هەر چوار پارچەکەی کوردستان خۆڕاگر بن و توێش ئیش بکەن و سیاسە ئیش بکەن نەکەن شەڕ بکەن چونکەم لە شەڕ گەرەو نابینەوە لە شەڕ زەرەرمەند دەبووین یەکەم زەرەرمەند ژنە وەکو دایک وەکو خوشک وەکو مێردت بڕە ئایلە هەموو وەزعەکان و سەر ژناتیە من هەرسێکی وە سەر خۆم هاتیە و دەست ڕەژێم بەحسی بەغا داواکەم لە هەموو دایک و خوشکێکی شەهیدان پێشمەرگەکانیە گردوو بن داوا بکەن ئەم شەڕا نەکرێ و ڕاگیرێ و با داگیرکرد وڵاتمان داگیر نەکا بەسە ئیتر داگیرکردن بەسە تورک و عەرەب و فارس وڵاتمان داگیرکەن ڕازی نیمان ئەگەر وە من بێ تەمەنێک زۆرم کردێ قەترێ خوێنم بێ لەو خاکابی دەمەخ ڕژانن کە دشمن تێتە ناویوە داواکەم ئەو ملەتە هەڵسێ گەندەڵکا لە وڵات دەرکە ئەوەی گەندەڵکارە هەر سەرکردیەکمان دەست دشمن ڕاکێشێتە ناو ملەتەکەیەوە گەندەڵکارە خاوەن شەهیدان لێیان قبوڵ مەکەن ئەم خاکە شەهید ڕزگاری کرد نەکوا گەندەڵ بازان وڵات فرۆشیاوە هیچی وە دەستمان و نەما ئاگەمان لە خۆمان نییە